ئەو زنجیرەیە کە هەمومان چەندین یادگاری خۆشمان لەگەڵی هەیە، زنجیرەی ئەفسانەی جومونگ. لە ڤیدیۆی ئەم جارەدا دەست بە پوختەکردنەوەی ئەو زنجیرە نایابە دەکەین، بینەری بن و چێژی لێوەربگرن. با دەست پێ بکەین. لە ساڵی ١٨ پێشزاین ئیمپراتۆریەتی هان کەوتە جەنگەوە لەگەڵ نەتەوەی گۆزۆسیۆن و دوای لە ناوبردنی وڵاتەکەیان گەلی گۆزۆسیۆن هێزێکی بەرگریان دامەزران دژی ئیمپراتۆریەتی هان کە سەرکردەکەی ناوی هێمۆسۆ بوو. هێمۆسۆ سەرکردەی سوپای دامول بوو کە دژی داگیرکاری ئیمپراتۆریەتی هان دەجەنگا بۆ ڕزگارکردنی گەلی دێرینی جۆسیۆن. یارمەتی برا خوێنەکەی دەدا کە ناوی گیموا بوو. لە هەمان کاتدا شازادەی جێنشینی بیۆ بوو. جادوگەری باڵای بیۆ یۆمی ئیول خەون بە قەڵە ڕەشێکی سێقاچەوە دەبینێت و وەک بەختێکی خراپ بۆ بیۆ لێکدانەوەی بۆ دەکات. لە هەمان کاتدا سەرۆک وەزیرانی بیۆ پادشا ئاگادار دەکاتەوە لەوەی پێشوازیکردن لە هاوارەکانی جۆسیۆنی دێرین ئیمپراتۆریەتی هان تووڕە دەکات. هەر بۆیە پادشا بڕیار دەدات ناپاکی لە هێمۆسۆ بکات و هێرش دەکاتە سەر پیاوەکانی. هێمۆسۆش بە برینداری لەلایەن خاتووی هواوە ڕزگار دەکرێت کە کچی سەرکردەی بازرگانی هایبایک بوو. هێمۆسۆ ڕاستەوخۆ دەکەوێتە خۆشەویستی خاتووی هواوە، بەڵام زۆر ناخایەنێت کە هێرش دەکرێتە سەر شوێنەکەیان و دووبارە هەوڵی کوشتنی هێمۆسۆ دەدرێتەوە. ئەویش بە ناچاری لێ ڕادەکات و خاتووی هواش دەستگیر دەکرێت. لە ڕێگەیدا چاوی بە لۆردیۆن تابال دەکەوێت کە سەرکردەی گایرۆیە و لە هەمان کاتیشدا بازرگانێکی گەڕۆکە. لۆردیۆن تابال هێمۆسۆ دەناسێتەوە و لای خۆی دەهێڵێتەوە بۆ هیوایە بتوانێت بیفرۆشێت بە ئیمپراتۆریەتی هان. لەلایەکی ترەوە شازادە گیموا دەبینێت کە خاتووی هوا دەستگیر کراوە و وەک کۆیلەیەک مامەڵەی لەگەڵ دەکرێت. هەر بۆیە شەوێکیان و بەدزیەوە لەگەڵ پیاوەکانی هەڵدەکوتنە سەر زیندانەکە و ڕزگاری دەکەن. هێمۆسۆ دووبارە چاوی بە خاتووی هوا دەکەوێتەوە و داوای لێبوردنی لێ دەکات کە جی هێشت تاکو بەو شێوەیە لێبێت. هەروەها وردە وردە دەکەونە خۆشەویستی یەکترەوە و هێمۆسۆ داوای هاوسەرگیری لێ دەکات. دوای ماوەیەکیش خاتووی هوا دووگیان دەبێت. پاشان شەوێکیان سوپای هان هەڵدەکوتنە سەر شوێنەکەی هێمۆسۆ و دەستگیری دەکەن و دەیبەنە شاری هیۆنتۆ کە لەوێ بە بەرچاوی خەڵکیەوە ئاشکەنجە دەدرێت. گیموای برای و هەندێک لە ڕزگاربووانی سوپای دامول دەچن و ئازادی دەکەن. بەڵام لە کاتی ڕاکردنیان گیموا و هێمۆسۆ لێکجیا دەبنەوە و هێمۆسۆ دەکەوێتە نێو ڕووبارێکەوە. لە هەمان کاتیشدا خاتووی هوا منداڵەکەی دەبێت و جادوگەری باڵاش دووبارە قەڵە ڕەشە سێقاچەکە دەبینێتەوە. دوای ئەوی بە سەرۆک وەزیران ڕادەگەیەنێت، سەرۆک وەزیران پیا و کوژێک دەنێرێت بۆ کوشتنی خاتووی هوا و منداڵەکەی، بەڵام دەتوانێت ڕزگاری ببێت و دێتەوە کۆشک. گیمواش کە هاوشەوەی هێمۆسۆ کەوت بۆ خۆشەویستی خاتووی هواوە هەوڵ دەدات ڕازی بکات تاکو منداڵەکەی لە بیۆ گەورە بکات و لە کۆشک بمێننەوە. دوای 20 ساڵ گیموا ئێستا ئیمپراتۆری بیۆیە و خاتووی هواش دۆستێتی. لای هەمووان ژووتویەتی کەوا کوڕەکەی خاتووی هوا و هێمۆسۆ کە ناوی جومونگا کوڕی ڕاستەقینەی خۆیەتی. پاشا گیموا بە هەموو شێوەیەک خۆشەویستی خۆی بۆ خاتووی هوا دەردەبڕی و تا ڕادەیەک شاژنی فەرامۆشت کردبوو. هەروەها جومونگیش کوڕێکی سەر بە کێشەی لێ دەرچوو بوو کە بەردەوام خەریکی بێزارکردنی خاتوونەکانی کۆشک بوو، بە تایبەتی خزمەتکارێک بە ناوی بۆیۆنگ. هەروەها دوو کوڕەکەی تری پاشا کە ناویان دایسو یۆنگپۆ بوو بەهۆی دایکیانەوە زۆر ڕقیان لە جومونگ دەبووە. لە ڕێگەیاندا بەرەو چیا پیرۆزەکەی شیچۆ هەرسێ شازادەکە هەوڵ دەدەن بەسەر چیاکەدا سەر بکەون کە شوێنەوارێکی پیرۆز و دێرینی کۆنی لێبوو کە ئەویش تیر و کەوانی دامول بوو. لە ڕێگەیاندا شازادە دایسو یۆنگپۆ ڕقی خۆیان بەرامبەر جومونگ دەردەبڕن، دەیخەنە نێو قوڕولیتەیەکەوە و جێی دەهێڵن. جومونگ لەلایەن قافڵە بازرگانێکی سۆسۆنۆوە ڕزگار دەکرێت کە سۆسۆنۆ تاکە منداڵی لۆردیۆن تابال بوو. سۆسۆنۆ جومونگ لەگەڵ خۆی دەباتە هایجین تاکو وە کۆیلەیەک بیفرۆشێت، بەڵام دواتر قافڵەکەی تووشی سەربازەکانی هایجین دەبن. لەلایەکی ترەوە دایسو یۆنگپۆ دەستنە چیای شیچۆ بۆ بینینی تیر و کەوانەکە، بەڵام ناتوانن کەوانەکەی دامول ببەستن کە بووی چوبوون. لە دوای ئەوان جومونگ دەچێتە ئەوێ و دەتوانێت بیبەستێت، بەڵام لەو کاتەی دەیەوێت تاقیب کاتەوە کەوانەکەی بەدەستەوە دەشکێت. دوای گەڕانەوەیان بۆ بیۆ بە پاشا دەڵێن کەوا چوونەتە چیا پیرۆزەکە و کەوانی دامولیان بینیوە، بەڵام جومونگ دەڵێت نەچووەتە چیا پیرۆزەکە و پێیان ناڵێت کەوا بەڕاستی چی ڕووی داوە لەوێ. خاتووی هواش دوای ئەوەی دەزانێت چی ڕووی داوە لە چیا پیرۆزەکە بانگی مۆسۆنگی برای مودووکی خزمەتکارەکەی دەکات تاکو بێت و جومونگ فێری هونەرە جەنگیەکان و شمشێربازی بکات. مۆسۆنگ پێشتر پاسەوانی کۆشک بوو، ئێستاش بەڕێوبەری زیندانێکە، کابرایەکە بە بەردەوامی سەرخۆشە و ئاگای لە خۆی نییە. لەلایەکی ترەوە لۆردیۆن تابال بۆ ئەوەی سەرنجی پاشا ڕابکێشێت خۆی بە جادوگەری باڵا دەناسێنێت، دەچێتە لای کۆشک و چەندین دیاری ئاوریش موشتی گرانبەهای بۆ دەبات. هەروەها مۆپاڵمووی سەرۆکی ژووری ئاسنی بیۆ شمشێرێکی نوێ دروست دەکات کە بە قسەی خۆی زۆر لە شمشێرەکانی ئیمپراتۆریەتی هان بەهێزترە. پاشا گیمواش بە زووی نمایشێک ڕێک دەخات و شازادە دایسو جومونگ شمشێرە نوێەکە تاقی دەکەنەوە. دوای ئەوە پاشا گیموا خەون بە هێمۆسۆوە دەبینێت، داوا لە جادوگەری باڵا دەکات کە واتای خەونەکەی بۆ لێک بداتەوە. ئەویش پێی دەڵێت خەونەکەت تەنیا بۆی هاوڕێتی قوڵەکەتانەوە بوو، هیچ هۆکارێکی تری نییە. پاشا گیمواش دەیەوێت ئامانجەکەی دووبارە زیندوو بکاتەوە کە بەزانانی ئیمپراتۆریەتی هانە. هەروەها جادوگەری باڵا لای سەرۆک وەزیران دانی پێدادەنێت کەوا ماوەی 20 ساڵە بە نهێنی هێمۆسۆی دەستگیر کردووە لە ئەشکەوتێکی نهێنیدا. لەو کاتەی جومونگ لەگەڵ مۆسۆنگ بەڕاهێنان و مەشق لە زیندان نهێنیەکەی ئەشکەوتەکە سەرقاڵە، سەرۆک وەزیران و جادوگەری باڵا دێنە شوێنەکە
تاکو چاویان بە هێمۆسۆ بکەوێت. جومنگیش بۆ یەکەم جار هێمۆسۆ دەبینێت. پاشان دایس و ڕکابەری جومنگ دەکات و پێکەوە شەڕ دەکەن. بەڵام بەهۆی ئەوەی شمشێرەکەی جومنگ زۆر باش نەبوو، دایس دەتوانێت بە ئاسانی بیبەزێنێت. هەر بۆیە جومنگ دەبێتە هاوڕێی مۆپالمۆی سەرۆکی ژووری ئاسنینی بیۆ کە دوای ئەوە داوای لێ دەکات فێری دروستکردنی شمشێری بکات. مۆپالمۆش لەگەڵ خۆی دەیبات و پیشانی دەدات چۆنی شمشێر دروست دەکرێت. پاش ماوەیەک فەرمانڕەوای هیونتۆگۆن دێتە بیۆ. فەرمانڕەواکە ناوی یانگجیۆنگە و لە کۆندا هاوڕێی پاشاگی مووە بووە. بەڵام سەرڕێی هاوڕێیەتێکەشیان فەرمان دەکات کە بیۆ بوەستێت لە دروستکردنی شمشێری پۆڵاین. هەر بۆیە پاشا داوا لە سەرۆک وەزیران دەکات کە ژووری ئاسنین دابخەن و لە پیاوەکانی یانگجیۆنگی بشارنەوە. بەڵام جومنگ هەموو شتێک تێک دەدات. لەو کاتەی دەیەوێت شمشێرێک دروست بکات کە تەواوی شوێنەکە دەتەقێنێتەوە و بەو هۆیەوە لە کۆشک دوور دەخرێتەوە. لەسەر شەقامەکانی پایتەخت سێ دەست بەناوەکانی ماوری و هیۆپۆ و ئۆیا هەموو شتەکانی لێ دەدزن. پاشان چەند کەسێکی دەمامکدار هێرشی دەکەنە سەر و بێهۆشی دەکەن کە دواتر سێت زەکات دەیدۆزنەوە و یارمەتی دەدەن. لەلایەکی ترەوە هێمۆسۆ لە زینداندا گوێی لە مۆسۆن گرتووە کە بەسەر هاتێک لەبارەی خاتووی هواوە بۆ پیاوەکانی دەگەڕێتەوە کەوا لە چیرۆک بێژەکەەوە بیستویەتی لە بازار. جادوگەری باڵا بانگی لۆردیۆن تابال دەکات بۆ کۆشک تاکوچایی بە پاشاگی مووە بکەوێت. سۆسۆنۆش لەگەڵ باوکی دێتە کۆشک و لە کاتی گەڕانی بەنێو کۆشکدا شازادە دایسو دەبینێت کە خەریکی مەشق و ڕاهێنانکردنە. لۆردیۆن تابال و کۆمەڵەکەی بە زووی دەکەونە شەڕ بەرامبەر دۆچی کە بازرگانێکی بێشەرم و خراپە و دەستی بەسەر بازاری ڕەشی بیۆدا گرتووە. دوای شەڕەکەیان شەوێکیان پیاوەکانی دۆچی هەڵدەکوتنە سەر ماڵی لۆردیۆن تابال و سۆسۆنۆش دەڕفێنن. لەو کاتەشدا جومنگ لای دۆچی کار دەکات و بۆی دەردەکەوێت کەوا دۆچی سۆسۆنۆی ڕفاندووە. جومنگ سۆسۆنۆ ڕزگار دەکات، بەڵام ماوری هیۆپۆ و ئۆیا دەیکردن و تێهەڵدانێکی باشی لێ دەدەن. بەڵام یەکێک لە خزمەتکارەکان دەڵێت وا دیارە نازانن ئەمە کێیە، ئەو کەسەی لێتان داوە شازادەی ئەم وڵاتەیە. بەو شێوەیە داوای لێبوورنی لێ دەکەن و بڕیار دەدەن ئیتر یارمەتی بدەن. پاشان پێکەوە دەستنە زیندانە نهێنیەکە ئەشکەوتەکە و لەوێ جومنگ چای بە پیرە پیاوێکی نابینا دەکەوێت کە بۆ ماوەی 20 ساڵە لەو ئەشکەوتەدا دەژی کە بێگومان ئەویش هێمۆسۆی باوکی ڕاستەقینەی جومنگە، بەڵام لە ئێستادا جومنگ ئەوە نازانێت. اینجا لە میهرەبانی خۆی هەندێک خواردنەوەی پێدەدات و ئەویش باسی ژیانی خۆی بۆ دەکات. پاشان جومنگ داوای لێ دەکات فێری هونەرەکانی شەڕکردن و شمشێربازی بکات کە شێوازەکەی زۆر جیاواز بوو لەوەی مۆسۆنگ فێری دەکرد. لەلایەکی ترەوە دوای ئەوەی دایس و یۆنگپۆ بە شوێنەکەی جومنگ دەزانن لەگەڵ پیاوەکانیان هێرش دەکەنە سەر زیندانەکە. جومنگیش لەگەڵ هێمۆسۆ ڕوبەڕوویان دەبنەوە کە لە ئەنجامدا هەریەکە لە هێمۆسۆ و دایس و بە سەختی بریندار دەبن. یۆنگپۆ لای جادوگەری باڵا و سەرۆک وەزیران دانی پێدادەنێت کەوا خۆی و دایس و هێرشیان کردوتە سەر زیندانەکە و ویستویانە جومنگ بکوژن. لە چیاکە جومنگ باسی خۆی بۆ هێمۆسۆ دەکات و دەڵێت کەوا کوڕی سێمی پاشاگی مۆیە. هێمۆسۆش بە بیستنی ئەوە دەیناسێتەوە و دەزانێت کەوا جومنگ کوڕی خۆیەتی. لەلایەکی تریشەوە جادوگەری باڵا و سەرۆک وەزیران لای پاشا دانی پێدادەنێن کە بۆ ماوەی 20 ساڵە هێمۆسۆ لە زیندانێکی نهێنیدا بەند کراوە و بە درێژایی ئەو ماوەیە لەوێ بووە. سۆسۆنۆ بۆی دەردەکەوێت کەوا جومنگ شازادەی سێمی بیۆیە. پاشان لەسەر داواکاری لۆردیۆن تاباڵی باوکی دەچێت و سەردانی دایس و دەکات لە کۆشک. هێمۆسۆ پەیامێک بۆ پاشاگی مۆ دەنێرێت و داوای یەکتر بینینی ڕوبەڕووی لێ دەکات. لەو کاتەشدا هەر بەردەوامە لە مەشقکردن بە جومنگ و فێربوونی شمشێربازی. بە هەمان شێوە فێری تیرهاوێژیشی دەکات. سەرۆک وەزیران هەریەکە لە جادوگەری باڵا و دایس و ئاگادار دەکاتەوە لە مەترسی و سەرنجامە خراپەکانی ئەوەی کەوا پاشاگی مۆ و هێمۆسۆ چاویان بە یەکتر بکەوێتەوە. جادوگەری باڵا دەچێتە لای هێمۆسۆ و داوای لێ دەکات بیۆجێ بهێڵێت تاکو دووبارە نەکەونەوە شەڕ لەگەڵ ئیمپراتۆریەتی هەن. بەڵام هێمۆسۆ سوورە لەسەر ئەوەی چاوی بە پاشاگی مۆ بکەوێت. لە کۆتاییدا هێمۆسۆ دەڵێت بە مەرجێک بیۆجێ دەهێڵم کە چاوم بە خاتووی هوا بکەوێت. جادوگەری باڵاش یەکتر بینینێک لە نێوان هێمۆسۆ و خاتووی هوا ڕێک دەخات. بەو شێوەیە دوای 20 ساڵ دووبارە هێمۆسۆ و خاتووی هوا بە یەکشات دەبنەوە و هێمۆسۆ دەزانێت کەوا جومنگ کوڕی خۆیەتی. پاشاگی مۆش دوای ماوەیەک بەو ڕووداوە دەزانێت. لەلایەکی ترەوە دایس و یۆنگپۆ سوپایەکی 200 سەربازی دەجوڵێنن بەرەو ئەو چیایی جومنگ خۆی لێ شاردوێتەوە. هەروەها لەوێ دەتوانن بە زەبری هێز دوای تیربارانکردنی هێمۆسۆ بکوژن. جومنگیش دوای ئەوە بە تەواوی تێک دەشکێت چونکە دوای چەندین ساڵ لە کۆتاییدا کەسێکی هەبوو کە پشتی پێ ببەستێت و دەیتوانی لێوە فێر ببێت، بەڵام دوای مردنی تێکەڵی قومار و خواردنەوە دەبێت و بە تەواوی هۆشی لەدەست دەدات. تا لە کۆتاییدا پاشاگی مۆ جومنگ دەگەڕێنێتەوە کۆشک تاکو ئاگاداری دایکی بێت چونکە لە دوای مردنی هێمۆسۆوە نەخۆش کەوتووە. بەڵام تەنانەت دوای گەڕانەوەشی بۆ کۆشک لای پاشاگی مۆ باسی ناکات کە هەوڵی کوشتنیان داوە. دوای ئەوەی ئەرکەکەی هێمۆسۆی دژی ئیمپراتۆریەتی هان بۆ دەردەکەوێت، پاشاگی مۆ سەرجەم وەزیرەکان و جادوگەری باڵا و شاژن و کوڕەکانی و خاتووی هوا و جومنگ بانگهێش دەکات بۆ کۆبوونەوەیەک. پادشاگی مۆ بە جومنگ و دایس و یۆنگپۆ دەڵێت کە لەمە بە دوا ڕکابەری یەکتر بکەن و هەموو هەوڵێکی خۆتان بدەن تاکو لە کۆتاییدا یەکێکتان هەڵدەبژێرم بۆ ئەوەی ببێتە شازادەی جێنشین و پادشای داهاتووی وڵات.
شاژن و دەست و پەیوەندی پادشا گیموا دژی بڕیارەکەی پادشا دەوەستنەوە. شاژن ڕاستەوخۆ بانگی خاڵی دەکات کە سەرکردەی هەرێمی ساچۆڵدۆیە تاکو داوا لە پادشا بکات بۆ چوونی بگۆڕێت. لە هەمان کاتدا جادوگەری باڵا زۆر تووڕە دەبێت چونکە پادشا گیموا حسابێکی وای بۆ نەکرد بەو پێی گەورەترین کاهێنی بیۆیە. پاشان جومنگ داوا لە لۆردیۆن تابال دەکات کەوا لەگەڵ خۆی بیباتە قافڵە بازرگانیەکەیەوە تاکو وەکو کرێکارێکی ئاسایی لەگەڵیان بێت. بەڵام خاتووی هووە و پاڵمە و پیاوەکانی جومنگ نازانن جومنگ بەنیازی چییە و بۆچی وا دەکات. کاتێک سۆسۆنۆ ڕوبەرووی دەبێتەوە جومنگ دەڵێت ئەو هیچ شتێکی تێدا نییە کە گونجاو بێت تاکو بێتە شازادەی جێنشین. دایچوو سەرۆکوەزیران دەستنە شاری هیۆنتۆ تاکو ڕێککەوتنێک لە نێوان بێ و ئیمپراتۆریەتی هان ئەنجام بدەن. بەڵام فەرمانڕەوای هیۆنتۆ کە ناوی یانگجۆنگە هیچیان بۆ ناکات. جادوگەری باڵا ناڕەزایی خۆی دەردەبڕێت لە پادشا گیموا لەوەی ڕاوێژی پێ نەکردووە لە بڕیارەکەی. هەر بەو هۆیشەوە بانگی سەرجەم جادوگەرە باڵاکانی سەرانسەری بیۆ دەکات بۆ کۆبوونەوەیەک. لەو کاتە یەکێک لە جادوگەرەکان دەزانێت کەواکەوانی دامولشکاوە جادوگەری باڵا کەسێک بەناوی بیوریا دەهێنێتە کۆشک کە گەنجێکە بەڵام کەسێکی زۆر لێ هاتووە. دوای چاپێکەوتنی لەگەڵ جادوگەری باڵای بیۆ جومنگ بانگی مۆپالمە و مۆسۆنگ و ماوری و هیۆپە و ئۆیا دەکات بۆ کۆبوونەوەیەکی نهێنی. دایس و پیاوەکانیشی هەڵدەکوتنە سەر شوێنەکەی دۆچی. پاشان دوای ئەوەی جومنگ باسی چیایەکی سوێر دەکات بۆ سۆسۆنۆ لە ناوچەی گۆسان سۆسۆنۆ هەوڵ دەدات لۆریۆن تاباڵی باوکی ڕازی بکات تاکو ڕێگەیاندات بڕۆن چونکە لەو سەردەمەدا خوێ سەرچاوی سەرەکی داهاتی وڵاتی بیۆ بوو. باوکیشی ڕازی دەبێت و پێکەوە بڕێدەکەون بەرەو گۆسان. لە هەمان کاتدا لە بیۆ ناکۆکی نێوان پادشا گیموا و جادوگەری باڵا زیاد دەکات. دایسوش دەزانێت کەوا جومنگ درۆی کرد کە وتینی توانیوە بگاتە چیا پیرۆزەکە. سەرباری ئەوانە یانگجۆنگی فەرمانڕەوای هیۆنتۆگۆن فەرمان دەکات کە بیۆ 10,000 سەرباز بنێرێت بۆ یارمەتیدانی سوپای ئیمپراتۆریەتی هان لە جەنگەکەی دژی کێویەکانی باشووری ڕۆژئاوا. لەو کاتەی بەڕێوەن بەرەو گۆسان شەوەکەی چەند جەردەیەکی هانیان هێرش دەکەنە سەر سۆسۆنۆ. سایۆنگ یەکێک لە چەتەکان دەناسێتەوە کە پێشتر ئەفسەرێکی سوپای هانیان بووە. سۆسۆنۆش بیر لە هەڵوەشانەوەی گەشتەکەی گۆسان دەکاتەوە. پاشان جومنگ و پیاوەکانی بڕیار دەدەن هێرش بکەنە سەر کەمپی جەردەکانی هانیان و سەرکردەکەیان بکوژن. بەڵام لەبری ئەوە خۆیان لەلایەن جەردەکانەوە دەستگیر دەکرێن. یۆنگپۆ دوای ئەوەی بە دەستگیرکردنی جومنگ دەزانێت لەلایەن جەردەکانەوە بە دڵخۆشیەوە دەچێت و هەواڵەکە دەداتە دایکی و دایسوو. لۆردیۆن تابال فەرمان بە ئۆتای و پیاوەکانی دەکات جومنگ ڕزگار بکەن. لە هەمان کاتدا سۆسۆنۆ بڕیار دەدات بچێتە کەمپی جەردەکان. بەڵام دوای ئەوەی لەگەڵ سایۆنگ دەگەنە کەمپەکە ئەوانیش ڕاستەوخۆ دەستگیر دەکرێن و دەخرێنە زیندانەوە. دوای چەندین گفتوگۆ سۆسۆنۆ دەتوانێت جومنگ و پیاوەکانی ڕزگار بکات و لەگەڵ خۆی بیان باتەوە. لە گۆسان جادوگەری باڵابووی دەردەکەوێت کە با جومنگ میراتگیری هۆزی هایبایکە. چەندین ساڵ پارێزگاری لە چیا سوێرەکە کردووە تاکو وەک سوپاسگوزاریەک بیداتە هۆزی هایبایک. پاشان جومنگ و سۆسۆنۆ دەگەڕێنەوە بیۆ و هەواڵی خۆشیان پێ سەبارەت بە چیا سوێرەکە کە بە پادشای ڕادەگەێنن. پاشا گیمواش بڕیار دەدات خەڵاتی هەریەکە لە جومنگ سۆسۆنۆ و لۆریۆن تابال بکات لە مەراسیمێکی تایبەتدا. پاشان جومنگ و جەنەرال هۆکجی دەنێرێت بۆ ئەرکێکی تایبەت لە شاری هیۆنتۆگۆن. بەم شێوەیە کۆتاییمان بە ڤیدیۆ یەکەمی پوختەکردنەوەی زنجیرەکە هێنا. دەتوانن لە تۆڕەکانی یوتیوب و ئینستاگرام و تیکتۆک بینەری ڤیدیۆکانمان بن. سپاس بۆ بینەربوونتان.